ئازیزان بەرنامەی ئەمڕۆکەمان تۆزێ درێژخانترە بێت لە بەرنامەی ڕۆژانی تر هیوادارم کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێنەوە 5-6 بابەتمان ئامادە کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆکە. یەکەمیان باسێکەکەین لە ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی ئێران. ڕۆژانە 54 کەس دەبنە قوربانی ڕووداوەکانی جادە لە وڵاتی ئێراندا بە شێوەی مامناوەندە ئامارە. تەسادوفی ڕانندگی لە ئێران یەکێک لە سێ هۆکاری سەرەکی مەرگومیرە کە ساڵانە هەزاران کەس دەکاتە قوربانی و هەزارانی تریش تووشی کەمەندانبوون دەکات. کارەساتی ئینسانی لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەنیا بە پەرەسەندنی ئاستی جەنایەتەکانی ڕۆژانەی حکوومەت بەرتەسک نابێتەوە، بەڵکو هەموو جۆرە ڕووداوێکی قابلی پێشگیریش لە کەمیندان تا گیانی ئینسانەکان بستێنن. لە هەموو ئانوساتێکدا شاهیدی ڕووداوێکی دڵتەزێنین، ڕووداوێکی چاوەڕوان نەکرا و کارەساتێکی ئینسانی هەمیشە لە ڕێی خەڵکی ئێراندایە. ئەم ڕژیمە لە حاڵێکدا کە خۆی کات و سات و سەعات و ڕۆژی مەرگی ئینسانەکان دیاری دەکات بە شاراوەیی و بە ئاشکرا پەتی مەرگ دەخاتە ملی ئینسانەکان. بە شێوەیەک شوێنی کار و ژیانی ئینسانەکانی نائەمن کردووە کە هیچ ڕۆژێک نییە کە هەواڵێکی دڵتەزێن نەبیسترێ. ڕێژەی مەرگ و ڕووداوە شیاوی پێشگیری و پێشبینی و ڕووداوە سروشتی و شیاوی پێشبینیە نەکراوەکان لە ئێران گەشتونەتە بەرزترین ئاستی ممکنی خۆیان. مردن بەهۆی پیسبوونی هەوا، مردن بەهۆی ڕووداوی ڕانندگی و تەسادف، مردنی منداڵان بەهۆی کێشەی دەرمانی و خۆراکی و دابەزینی مامناوەندی تەمەن و پیری و مەرگی نابەوەخت و هیتریش لە زمرەی ئەو مەرگانن لە ڕژیمی پەت و سێدارەدا. سازمانی بێداشتی جیهانی باس لە مەرگی نابەوەختی دەیان شارۆمەندی دانیشتووی شارە جۆراوجۆرەکانی ئێران بەهۆی پیسبوونی کەشوهەوا لە ماوەی ئەم یەک ساڵەی دواییدا دەکات. هەر ئەم نمونەی دوای کە باس کرا خۆی نیشانەدات کە تقریبەن 1 لەسەر 4 سەرجەم قوربانیانی ڕووداوی ڕانندگی تەنیا و تەنیا بەهۆی پارتیبازیەکان وەک گەندەڵی و ڕشوەخۆری بەرینەوە کە لە دەستگای سادرکردنی مۆڵەتی شۆفێریدا لە ئارادایە، بەهۆی نەبوونی پرد و تۆنەلێک کە خەڵکی پیادە بە تایبەت ئەمانە لێی بپەڕنەوە لە زۆر شوێن، بەهۆی کەمبوونی سەرەتایترین خزمەتگوزاری وەک چرای ڕانەمایی، خەتکێشی شەقامەکان، تابلۆی هێمای ڕانندگی و هیترەوە زۆر ڕووداوی ئاوەڕوو دەدەن کە بە ئاسانی ئەمانە شیاوی پێشگیرین. دەستگای ئیداری گەندەڵ و دواکەوتووی وەک کۆماری ئیسلامی نە لە بنەڕەتدا تەرح و پلانێکی بۆ بەرگرتن لە ڕووداوێک هەیە و نە سیستمی ئیداری بێکیفایەت و گەندەڵی کۆماری ئیسلامیش توانایی پیادەکردنی تەرحی کارشناسی کراوی هەیە. هەر تەرحێکیشان هەبێت ئەساسەن ئامرازێکە بۆ سوئیسفادەی ماڵی و غارەت و تاڵانچێتی. بۆ بەرگرتن لە ڕووداوەکان بە تایبەت ئەو ڕووداوانەی شیاوی پێشبینی و پێشگرتنن و چ لە کاردانەوە بە ڕووداوی چاوەڕوان نەکراویش. ئەگەر کۆماری ئیسلامی تەرحە دژی خەڵکیە نظامی و ئەمنیەتیەکانی خۆی کە ئەساسەن لە خزمەت بە سەرکوتی خەڵکدان بنێتە لاوە و بەشێک لەو هەزینە زۆر و زەبەندە بەبێ حەیف و مەیلکردن بۆ پرۆژەی ئیمەنسازی، باسسازی، نوێژەنکردنەوەی جادەکان و ئامۆزشی گشتی تەرخان کات، ئەوە نە لە تەڵەفاتێک لەم ئاستەدا بوونی دەبێت و نە خەسارەتی لەم ئاستەشدا. ئەگەر تەنیا بەشێک لەو ملیاردەها دۆلارەی کە ڕژیمی ئیسلامی سەرفی پرۆژەی نظامی و ئەتۆمی و تێرۆریزم لە ناوچەکەیدا دەکات بۆ دروستکردنی ڕێگای ئاسان، گۆڕین و نوێژنکردنەوەی جادەکان و ئامۆزش و کۆنتڕۆڵکردنی هاتوچۆکانی تەرخان بکات، ئیتر شاهیدی مەرگی 3 کەس لە هەموو ساعاتێکدا نابین. بەڵام لە ڕژیمێک کە بێژگە لەمانەوەی خۆی بیر لە هیچی تر ناکاتەوە ئاوا چاوەڕوانیەک ناکرێ هەبێت. لە ڕژیمێک کە کەشی سیاسی ئێرانی بە توندی خەفەقان کردووە، دەبێت چاوەڕوانی هەبێت کە شوێنی کار و ژیانی خەڵک نائەمن، شوێنی ژیانیان وێران، جادەکان مەرگبار و ئینسانەکان بە مەرگومیری نابەوەخت مەحکوم بکات. تەنیا ڕێگای ڕزگاربوون لە بارودۆخێک کە ئەم وڵاتی کردوێتە کوشتارگەیەکی گەورە بۆ هاوڵاتیان کێشانە خوارەوەی ڕژیمی کۆماری ئیسلامیە لە دەسەڵات.